بەڕێز سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرهەم ساڵح، ئامادەبوانی بەڕێز، بەخێر بێن بۆ شاری هەڵمەت و قوربانی، بەخێر بێن بۆ شارە حەیاتەکەی سلەیمانی، بەخێر بێن بۆ شەشەمین دیداری سلەیمانی. دیداری سلەیمانی یەکەم دیداری لەم جۆرە بوو کە سیاسەتمەدار و خەڵکانی شارەزا و خەڵکانی بەرپرسی عێراقی و نێودەوڵەتی کۆمەڵگای مەدەنی و ڕاگەیاندکار و خەمخۆرانی ناوچەکە و جیهانی کۆ کردەوە لەژێر چەترێک بۆ تاوتوێکردنی بابەتە گرنگەکانی ئەم سەردەما و ئیسباتی کردووە کە یەکێکە لە گرنگترین دیدار کە لە ساڵەکەیە ئەنجام بدرێ. گرنگی ئەم دیدارەش لەبەر بەشداریکردنی ئێوەی بەڕێزە، لەبەر بەشداریکردنی ئەو بەرپرسە باڵانەی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و نێردەی حکوومەتەکانی جیهان و ئەو کەس و بەشداربوانەی کە ئەم دیدارە دەوڵەمەند دەکەن و گفتوگۆکان تۆکمە دەکەن. هۆکاری تریش هەن کە وای کردووە ئەم دیدارە سەرکەوتوو بێ. وەکو بەڕێز بروس ئاماژەی پێدا، ئەو ستاف و کارمەندە بەڕێزەی کە شەو ڕۆژ کارەکەن بۆ ئەوەی ئەم دیدارە ڕێخەن، جێی دەستخۆشی و شانازیمانن. سوپاسیانەکەین، سوپاسی ئینستیتیوتی ئایرس دەکەین، سوپاسی زانکۆی ئەمریکی لە سلەیمانی دەکەین. هەڤاڵانی وەکو کریستین و دکتۆر ئاسۆ و سەدان سەربازی ونی تر کە لێرن بەشدارن کە ئەم دیدارەیان ڕێخستووە و لە جاتی ئەوانەوە داوای لێبوردنتان لێ دەکەین ئەگەر هیچ کەم و کورتیەک هەبێ لە تەنزیمکردن و لە شوێن و ڕێخستنەوە. بەڵام هۆکارێکی تریش هەیە کە ئەم دیدارە سەرکەوتوو بۆ و ساڵ لە دوای ساڵ گەشەی کردووە. ئەو سەرکەوتنەش بەسراوە بە دیدی بەڕێزێک، بە ماندووبوونی بەڕێزێک، بە خەمخۆری و پەرۆشی بەڕێزێک بۆ ڕێخستنی ئەم دیدارە. بەڕێزێک کە من دڵنیام 20 ڕەنگ بە 30 ساڵ لەمەو پێش ئەو خەونەی بینیوە کە لە شارەکەی خۆی دیدارێکی ئەوها ئاستبەرز ئەنجام بدرێ کە نەک تەنها لە کوردستان دیدارێکی بێوێنە بێت، نەک تەنها لە عێراق دیدارێکی بێوێنە بێت، بەڵام ساڵ لە دوای ساڵ خەریکە بێت بە دیدارێک کە لە هەموو ناوچەکە بێوێنە بێت. و ئەو بەڕێزەش بەڕێز دکتۆر بەرهەمە کە سەرەڕای کارەکانی خۆی وەکو سەرۆک کۆماری عێراق هێشتا خەمخۆری ڕێخستنی ئەم دیدارەیە. بۆیە لێرەوە بە ناوی هەمووتانەوە، بە ناوی بەشداربوان و بینەرانی ئەم دیدارە دەستخۆشی لێ دەکەین و سوپاسی دەکەین. بەداخەوە لەبەر خاتری بارودۆخی سیاسی و ئەمنی پارساڵ ئێمە نەمانتوانی ئەم دیدارە ئەنجام بدەین، بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە ئەم ساڵ هەمومان پێکەوە لێرەین، ئەوە خۆی لە خۆی دانیشان دەرێکە کە دۆخی ئەمڕۆ لە چاوپار باشترە. بەڵام سەرباری ئەوەی کە دۆخەکە باشترە، شاراوە نییە کە ڕێخستنی ئەم دیدارە لەم کاتە لە کاتێکی زۆر هەستیار و مەترسیدار تایبەتمەندی خۆی هەیە. عێراق لە بەردەم چەند تەحەدایەکی زۆر گەورەدایە، بەڵام لە هەمان کاتیشا دەرفەتی زۆر مێژووی بۆ ڕەخساوە. وەکو دەزانن عێراق جەزیرەیەک نییە کە چواردەوری ئاو بێ و دابڕابێت لە کێشەکانی جیهان و ناوچەکە و ئەو هەرێمەی کە تێیدا دەژین. دا نەبڕاوە
لە ململانیەکان و کێبڕکێ و تەحەدا و گرژیەکان، بەڵکو عێراق ئەمڕۆ ساحەیەکە بۆ ململانیەکانی نێودەوڵەتی، ساحەیەکە بۆ ململانیەکانی ناوچەکە و ئیقلیمی، ساحەیەکە بۆ ململانیەکانی نێوخۆیی، و ئەم ململانیانە بەشێکن لەو تەحەدا گەورانەی کە ڕوویان لە عێراق کردووە ئەمڕۆ. ئەو بابەتانە بە دڵنیاییەوە مناقەشە دەکرێن، گفتوگۆ دەکرێن ئەمڕۆ سبەینێ، و ئەو پسپۆرانەی کە لێرن پرسیاران ئاڕاستە دەکرێت و هیوادارم هاوکار بن بۆ دەرخستنی نەخشە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە بوونەتە بەربەست لە بەردەم پێشخستنی عێراق و ناوچەکە. بەڵام گەورەترین تەحەدا کە لە بەردەم عێراقە، لە بەردەم هەرێمی کوردستانە، ئەو کێشانە نین کە زۆر گەورە و استراتیجین یان کێشەکانی جیۆپۆلیتیک و کێشە گەورەکانی بینی زلهێزەکانی جیهان. گەورەترین تەحەدا لە بەردەم عێراق بە هەرێمی کوردستانەوە چاوەڕوانی کۆمەڵانی خەڵکە. چاوەڕوانی کۆمەڵانی خەڵک ئەمڕۆ گەورەترین تەحەدایە لە بەردەم عێراق. ڕاستە حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێم بێ زۆر کار بکەن بۆ ئەوەی ئیدارەی کێشە گەورە و نێودەوڵەتیەکان بدەن، و ڕاستیشە 4 ساڵێکی زۆر سەختمان تێپەڕاند کە پڕ بوو لە قەیرانی دارایی، ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، جەنگ، ئاوارە، پەنابەر. ئەمانە هەموو بوون بە بارگرانیەک لەسەر عێراق و وڵاتەکەی ماندوو کرد. بەڵام ئێستا ئاشکرایە بۆ کۆمەڵانی خەڵک کە عێراق لە جەنگێکی ترایە لەگەڵ داعش، و ئەو جەنگەی کە هەموو وڵاتەکەی ماندوو کردبوو و هەموو وڵاتەکەی بەشدار کردبوو گۆڕاوە، شێوازی ئەم جەنگە گۆڕاوە. میلەتی ئێمە ژیرە، تەماشای هەواڵەکانەکەن، تەحلیلی وتەکانمان دەکەن، ئەزانن ئەمڕۆ جەنگی عێراق دژی داعش جۆرەکەی گۆڕاوە. چیتر داعش ساحبی خاک نییە، ساحبی شتێک نییە کە بە خۆی ناوی نابوو خەلیفەتێک، بووەتە ڕێکخراوێکی ئێرهابی کە زیاتر تاکتیکی مقاومە بەکارەهێنێ و هێزە ئەمنیەکانمان سەرقاڵ دەکات. بۆیە خەڵکی عێراق بە دانیشتوانی هەرێمی کوردستانەوە چاوەڕێی زیاترن لە حکوومەتەکەیان، چاوەڕێی حکومڕانیەکی باشترن لە حکوومەتەکانیان، چاوەڕێی خزمەتگوزاری باشترن لە حکوومەتەکانیان. بۆیە هاوتەریبی ئەم تەحەدانە دەرفەتی مێژوویمان بۆ ڕەخساوە. حکوومەتێکی نوێمان هەیە لە بەغدا، بیئەی سیاسی، خەریتەی سیاسی لە عێراق گۆڕاوە، هاوپەیمانیەتە کۆنەکان گۆڕاون، چیتر شیکەران ناتوانن عێراق ئاسان بکەنەوە و کێشەکان بڵێن وەڵا شیعە و سوننە و کورد ناتوانن ڕێکەون. ئەو سەردەمە ڕۆیشتووە، هاوپەیمانیەتەکان تێکەڵاو بوونە، بەرژەوەندیەکان تێکەڵاو بوونە. بۆی بە پێکەنانی ئەم حکوومەتە نوێ لە عێراق ئومێدێکی نوێ بەخشراوە بە کۆمەڵانی خەڵک، بەڵام چاوەڕوانیەکەش زیادی کردووە. خۆشبەختانە پەیوەندیەکی زۆر بەهێزتر و کاریگەرتر هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی، و 2 ڕۆژ بەر لە ئێستا هەنگاوێکی گرنگرا بۆ پێشخستنی پرۆسەی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە بە حکوومەتێکی نوێ لە بەغدا و بە حکوومەتێکی نوێ لە هەرێمی کوردستان بە پابەندبوونی هەردوو حکوومەت بۆ باشترکردنی پەیوەندیەکانیان، بۆ زیادکردنی هەمەهەنگیەکانیان، بۆ پێکەوە کارکردن بەرەو چارەسەری کێشەکان، نەک زیادکردنی کێشەکان، من دڵنیام ئەو دەرفەتە مێژووی کە بۆمان ڕەخساوە دەبێتە مای خێر و خۆشگوزرانی بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی عێراق بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە. بۆیە ئێمە ئەمڕۆ لە بەردەم چوارڕێیانێکین.
یان دەتوانین بە ڕێگا کۆنەکەیە بڕۆین کە بەرەو گرژی و ئاڵۆزی و نەهامەتی و جەنگ دەمان بە، یان دەتوانین ڕێگای نوێ هەڵبژێرین کە دەمان بە بەرەو ئارامی، بەرەو پێکەوە کارکردن، بەرەو هەمەهەنگی. من دڵنیام کە ئێمە ڕێگای دوو هەم هەڵدەبژێرین، چکە ماندوو بووینە لە ڕێگا کۆنەکە، چکە شەڕ و سیراع و ململانێ نەبووەتە مای خێر و خۆشگوزەرانی، بەڵکو وڵاتەکە و دانیشتوانەکانی ماندوو کردووە و هیچ لایەک سوودمەند نەبووە. بەس ئەمەوێ لێرەوە دیسان تەکید کەمەوە کە تەحەدای حکومڕانی تەحەدایەکی جددیە. خەڵک چاوەڕێی ئەوە دەکا خزمەتگوزاری کارەبا باشتر بێ، خزمەتگوزاری ئاو باش بکرێت، خزمەتگوزاری تەندروستی باش بکرێت. چاوەڕێی ئەوەن ژێرخانێک بنیاد بنرێ بۆ کەرتێکی پەروەردەی بەهێز کە بەرهەمی ئەو کەرتە جیلێکی نوێی بنیادنەر ئەبێ، نەک جیلێکی ڕووخێنەر. باشترکردنی مامەڵەی ڕۆژانەی بینی حکوومەت و هاوڵاتی ئەولەویەتی ئێمەیە و لە پاڵ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان خزمەتگوزاری ئەبێ ئەولەویەتی هەموو حکوومەتێک بێ. بەڵام باشترکردنی خزمەتگوزاریەکان و باشترکردنی حکومڕانی و زیادکردنی شەفافیەت بە قسە ئاسانە، بەڵام جێبەجێکردنیان قورسە. بۆیە لە پاڵ گفتوگۆکردنی بابەتە استراتیجیەکان و بابەتە جیۆپۆلیتیکەکان من داواکارم لە ئێوەی بەڕێز، داواکارم لە پانەلیستەکان، لە پسپۆرەکان، لە بەرپرسەکان کاتێک تەرخانکەن بۆ مناقەشەکردنی ئەو بابەتانەی کە پەیوەندیان هەیە بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان. ئەمە ڕێک ئەبێ ئەنجامی دیدارێکی گرنگی وەکو دیداری سلەیمانی بێ. ئەم دیدارە حەق نییە هەر دیدارێک بێ کە ساڵانە کۆمان بکاتەوە، خۆشحاڵین بە بینینی یەکتری و هەندێک دۆستی قەدیم و قەدرگران ئەبینین لێرەدا. ئەم دیدارە ئەبێ دیدارێک بێ کە مناقەشەی بابەتە گرنگەکان بکە، بەڵام نەک تەنها مناقەشەی بکە، بەڵکو نەخشە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی کێشە گرنگەکانیش پێشکەش بکە. ئەم دیدارە حەقە دیدارێکیش بێ کە هەندێ مەوزوع باس بکە کە عادەتەن ناگاتە مێزی گفتوگۆی لایەنە سیاسیەکان. دیداری سلەیمانی بە حکمیەوەی کە لە سلەیمانیە و بە حکمیەوەی کە لە بینای زانکۆی ئەمریکیە لە سلەیمانی حەقە بیهێنێتەوە بیرمان کە بە تواناکردنی ژنان لە عێراق گرنگە بۆ گەشەپێدانی ئابووری، کە چۆن بە تواناکردنی ژنان یان بەهێزکردنی توانای ژنان، زیاتر بەشداریکردنی ژنان یارمەتی دەرە بەرەو پێشبردن و بەرەو گەشەکردن و بەرەو بەرهەمهێنانێکی زیاتر، و چۆن بەشداریکردنی ژنان لە حکومڕانی، لە سیاسەتدانان، لە یاسادانان کۆمەلگایەک بەهێزتر دەکاتەوە، و ئەو نادی پیاوانەی کە پێی دەوترێ سیاسەت چۆن بگۆڕدرێ تاکو هاوسەنگیەکی گونجاوتر هەبێ لە سیاسەت لە بینی ژنان و پیاوان. بابەتی وەکو دیداری سلەیمانی حەقە مناقەشەی بابەتی هەندێک بڤە بکە کە ڕەنگ بێ گونجاو نەبێت لە شوێنی ترە مناقەشە بکرێ، وەکو هەڕەشەی سەکسی لەسەر کارمەند لە شوێنی کارکردن، لەناو کۆمەڵگا زیادبوونی تند و تیژی دژی ژنان، تند و تیژی جەندەری. لێرە ئەتوانین سوود لە ئەزموونی پسپۆرەکان وەربگرین کە چۆن ئەم کێشانە لە شوێنانی تر، لە وڵاتانی تر چارەسەر کراون. حکوومەت دەبێ ئامادە بێ بڕیاری تون بدە، بڕیاری جددی بدە، بەڵام دیداری وەکو دیداری سلەیمانی یارمەتی دەرەبێ بۆ ئەوەی حکوومەت نەک هەر بڕیاری جددی بدە، بەڵکو بڕیاری دروستیش بدە. دووبارە بە خێرهاتنتان دەکەین، سوپاستان دەکەین بۆ بەشداریکردنتان.
هیوادارم دیدارێکی سەرکەوتنتان هەبێ هیواداریشم دەرفەت بڕەخسێنن بۆ ئەوەی سەردانی شاری سەیمانی بکەن بە تایبەت بۆ ئەوانەی کە یەکەم جاریانە جەوەکە مناسبە شارەکەمان جوانە هیوادارم یارمەتی دەربن بۆ بوژانەوەی ئابووری شارەکەشمان تا لێرەن سپاستانەکەین بۆ ئامادەبوونتان سپاستانەکەین بۆ بەشداریتان درود بۆ گیانی پاکی شەهیدان هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن خێر بن سەرچاو